هێرش و ئۆپراسیۆنی تورکیا بۆ سەرهەڵی کوردستان لە ساڵی 1970 ڕێگەکەوە پارتێکی چەکداریدار ڕەمەزراوە. ئەمە لەلایەکی دیکەشەوە ڕوو نەبوو بەلایەوە ئایا بەلایەوە ئەوەی کە تورکیا داگیرکاریە یا پڕۆگایەوە ئیدانەیەکە نییە؟ ئێمە و ئەدەبیاتەمان نییەوە داگیرکاریەوە ئەوە داگیرکراوە و حکایەتە و ئەدەبیات ئێمە نییە. ئێمە ئەڵێن شکاندنی سیادی عێراق مخالفی دەستورە و قانونە و حکوومەتی بەغا حکوومەتی هەرێم ئەبێ بێتە سەرخەت لەم مەوزوعە کە پێیان ئەڵێن بۆچی واناکەن حکایەتەکە ئەوەیە ئەڵێ ئەوان داوای ئەوەکەن ئەڵێن چەکداری پەکەکەمان بۆ لەناو ببەن یا بیان نەنە دەستمان تا ئێمە نین بۆ یعنی شتەکە بووەتە مامەڵەیەک کە بە نەتیجە بە شێوەیە لە شێوەکان تورکیان دەستکراوە کردووە بە بێدەنگیان یا بە حکوومەت تەبان ئەمە ئیشی میلەت نییە ئەمە هەڵەکەی دروست کردووە بە نەتیجە شکاندنی سیادە هەڵەیە حەلی عەسکەری هەڵەیە و لەشکرکێشی و ئەمریکا هاوڵاتی پێوە ئەبێ و ئازیێت ئەو هەموو گوندانە کاو لەبن هەمووی خەتایە بەڵام موسیبەتێکە ڕوویداوە هەموومان بە شێوەیە لە شێوەکان ئەبێ هەوڵ بین بۆ کۆتایی هێنان بۆ مەسەر